خوا گلەی لێ کرد عفى الله عنك لما أذنت لهم خوا عفوکای پێغەمبەری خوا بۆچی ڕێگەتدان پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لە غەزای تەبوک گەڕایەوە طبعا منافقەکان نەهاتن هەموویان نا کۆمەڵێکیان نهاتن ئەجنا کۆمەڵێکیان هاتن و پیلانێکی تیرۆریستیشیان لە بەرزایەک لە بەرزایەکانی ڕێگەی گەڕانەوەی شەڕی تەبوک ئامادە کرد بۆ لەناوبردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ولويش رولي خوان هذا الجرى لو خرجوا فيكم ما زادوكم إلا خبالا ولا أوضعوا خلالكم إيشان بس يبغونكم الفتنة وفيكم سماعون له عند الصحابة شيء فقير حالة جل وانا بديعة ورسوكوتي أوان دخلت يا ودياب كبيغمر هاته صلى الله عليه وسلم أمان هاته عزريان هنا بيغمر عليه الصلاة والسلام عزريكي قبول كردن بيان وكان يعني ورقتو عفو كردن فمي برا خوا گلەی لێ کرد عفى الله عنك لما أذنت لهم خوا عفوکای پێغەمبەری خوا بۆچی ڕێگەتدان حتا بۆ ڕوون بوایەتەوە کامیان ڕاستەکە و کامیان درۆزنە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر مەبەستی بوو کە یەک پارچەیی و یەک ریزی مسلمانان بهێڵێتەوە دەیزانی کە ئەمانە خۆیان هەر لە ناخە ناتەبا و ناڕێک و نالەبار